بەڵێ سەبارەت بە بابەتی تعریب و هەڕەشەی عەرەبی هاوردا نوێنەری جوتیارانی سەرگەڕان لە کەرکووکەوە بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵمانە بێ کاک محەممەد ئەمین بەڕێستان وکو نوێنەری جوتیاران ئەم ڕووداوانە چۆنە بینن بۆچی ئەم ڕووداوانە هەمیشە دووبارە هەبنەوە؟ زۆر سپاس سڵاو لە تۆ و سڵاو لە بینەرانی ئازیزان هەمویان. لە ڕاستیدا ئەو شەڕ فرۆشتنە بەشێکە لە کۆی پرۆسەی هەوڵدان بۆ ئەوەی کە تعریب فراوانتر بێ. پرۆسەی تعریب لە سەردەمی ڕژێمی پێشوو زۆر بە فراوانی و زۆر بە سڕی دەسەڵاتدارانی عێراق دەستیان پێکردو بوو. ئەوەندەی کە وەکو ماوەی نێوان 2003 هەتا وەکو 2007 زۆرێک لە مەتبوون زۆرێک لە سڕبوونی پێوە دیار و بەڵام لە دوای 2007ەوە ئەو پرۆسەیە زۆر بە سڕی دەستی پێکردوتەوە و زۆربەی سێکتەرەکانیشی گرتوتەوە هەر لە سێکتەری هەوڵدان بۆەوەی دەست بەسەر زەوی کشتتوکاڵەکاندا بگرن و لەگەڵ ئەوەی دەست بەسەر زەویەکاندا گوندەکاندا بگرن و لە ناو شاریش لە ڕووی ئیداریەوە کۆمەڵێک سێکتەری وەکو پەروەردە وەکو تەندروستی وەکو جیاوازی لە نێوان کەمی جیاوازی لە نێوان پێشکەشکردنی خزمەتگوزاری لە نێوان گەڕەکە کوردیەکان و گەڕەکە عەرەبەکان و لە تاعینات و ئێستا بەڕاستی گەیشتۆتە ناو گەڕەکەکان وەکو ئەوەی لە گەڕەکی نەورۆز دەستیان پێکردووە هەوڵ دەدەن کوردەکان لە ناو شاریش دەربکەن جارێکی تکە و دووبارە و عەرەبانێکە لە سەردەمی ڕژێمی پێشوو لەو شوێنانە بووینە بیاهینەوە نیشتەجیان بکەنەوە یعنی دووبارە پرۆسەی تعریب وەکو عقلیەتێک دەستی پێکردوتەوە لە کۆی پارێزگای کەرکووک و زۆربەی سێکتەرەکانیشی گرتوتەوە ئەو شەڕ پێفرۆشتنەی ئەو ڕۆکەش بەشێکە لەو هەوڵانە بۆی کە بەڕاستی دەست بەسەر هەم گوندی پەڵکانە هەم زەویەکانیشدا بگرێت. زۆر باشە کاک محەممەد بۆچی زیاتر ئەم تعریبە لە سنووری سەرگەڕان دەرەکەوێت بۆچی لە ناوچەکانی دیکەی کەرکووک بەم شێوازە نیە هۆکارەکەی چییە؟ لەبەر دووسێ هۆکارە زیاتر بە دەردەکەوێت یەکیان بە گشتی سنووری ناحەی سەرگەڕان سنوورێکی زۆر دەوڵەمەندە هەم لە ڕووی بەروبوومی نەوتی و هەم لە ڕووی بەروبوومی کشت و کاڵیش ئەوان بەڕاستی ئەو سنوورانە دەیانەوێت بێنەوە وەکو پێشان چۆن قاچاقچیان بە بەروبوومی نەوتیەکان دەکردوە نەوتەکەیان لەو شوێنانە دەدزی و ینی فرتوفێڵیان لەگەر دەکرد ئێستش دەیانەوێت دووبارە دەستیان بگاتەوە ئەو سنوورانە بۆی هەمان تیجارەت و هەمان قاچاقچێتی بە بەروبوومە نەوتیەکان بکەن لەو منتیقا لەگەڵەوەی منتیقەیەکی دەوڵەمەندیشە لە ڕووی کشت و کاڵیەوە دەیانەوێت چاویان لەوەیە کە دەست بەسەر زەوی کشت و کاڵەکاندا بگرن و حالەتێکی کەشخەیە ئەوشەوەی بەڕاستی لەبەرەوەی خەڵکی سنوورەکە یەکگرتوونە و هەر محاولێک و هەڕەشەیەکی وان وەڵام دەدرێتەوە لەبەر هەندێک زیاتر ینی ئیشەکان گەورە دەبێ و بەڵێن لە ڕووی ئەلامیشەوە بەڕاستی ڕاگەیەنکارەکان تەرکیزێکی باشیان خستۆتە سەر ئەو ناوچەیە بۆیە زیاتر بە دەردەکەوێت لە سنووری سەرگەڕاندنە ڕاستیەکەی لە هەموو شوێنەکان هەوڵی دەست بە سەراگرتندا هەیە هەر لە داخوق بگرە هەر لە دووبز بگرە هەر لە منتیقەی تۆبزاوە بگراوە ئێستا گەیشت بۆ منتیقەی لەیلانیش لە گوندی ترکەشکان هەمووی هەفتەی ڕابردوو بوو کە هەوڵیاندا دەست بەسەر زەویەکی کشت و کاڵی جوتیارێکدا بگرن ئەویش بەناوی محەممەد ئەمینە. زۆر باشە چارەسەری ئەم گرفتە لە ئەستۆی کێدایە کێ دەبێت ئەمە چارەسەر بکات؟ چارەسەری ئەم گرفتان لە ئەستۆی حکوومەتی عێراقە کە دەبێت لە ڕێگەی مادەیەکی دەستوری ئەویش مادەی 130 جێبەجێ بکاتن کە بەهۆیەوە هەموو ئەو عەقدە کشت و کاڵیانەی کە کاتی خۆی لە سەردەمی ڕژێمی پێشوو بۆ عەرەبە هاوردەکان یاخود بۆ ئەو عەرەبانەی کە لە سنووری کەرکووک بوون بە مەبەستی تعریب هاتوونەتە کەرکووک هەموو عەقدانە دەبێت هەڵبۆشێنرێتەوە لەگەڵەوەی ئەو زەویانەش بە ناوی خاوەنە ڕەسەنەکانیان بکرێتەوە کە زۆربەیان جوتیاری کورد و تورکمانن لەگەڵ هەڵوەشانەوەی کۆی ئەو کێشانەی کە ینی وەکو گوتم لە ناوشار کە ئێستا هەوڵ دەدەن دەست بەسەر ئەو خانوانەی گەڕەکی نەورۆز یان محاولەیان هەیە لە مەسەلەی لە گەڕەکی فەیلق و هەموو ئەوانە دەبێت دەست لەسەر حکوومەتی عێراق واز لەو عەقلیەتە شۆڤینیەتە بێنێتن و وەکو هاوڵاتیەکی ئاسایی سەیری میلەتی کوردیش بکاتن. بەڵێ بەڕێز محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەڕان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی.